سڵاتان لەبێ ئایزان و خۆشەویستان، ئێوارەتان باش دڵخۆشین لە بەرنامەیەکی تری ڕۆژین لەگەڵ ئەوەی خۆشەویستە بەردەوامە بین. وەکە زانین کە بەرنامەی ڕۆژین هەموو ئێوارانێک کاتژمێر 6 ئێوارە پێشکەشەکرێ. جا خۆش بە حاڵی ئێوە کە ئەو ڕۆژانە من و شیرین بەڕاستی هەست دەکەم کۆمەڵە پرس و بابەتی باش باسەکەین. بۆ ئەمڕۆ بابەتێک باسەکەین کە بەڕاستی بابەتەکە تۆزێک دوولایەنەیە لە هەر لایەنێکە و باسێکەی لایەنەکەی تری ئەمێنێتەوە. ئەوش بابەتی سەگی بێلانێ، بوونی سەگی بێلانە لە ناو شارە لە ناو گەڕەکانە، هەندێک جار هەیە لە لای ماڵەکانش. باشە ئیتر ئەم بابەتە بەڕاستی بۆتە بابەتێکی باو کە بەردەوام باسەکرێ، باسی ئەواکرێ لە لایەک کە پێویستە لە ناویان بین، باسی ئەواکرێت کە بەڕاستی پێویستە یارمەتیان بدەین. ئیتر کۆمەڵە پرس و بابەت هەیە لەسەر ئەو بابەتە. بزانم شیرین ڕای چۆنە لەسەر بابەتە؟ ئێوارەت باش شیرین. ئێوارەی بینەرە خۆشەویستەکانیشمان باش بەهیوە بۆ ئەم ڕۆژ دوو میوانی ڕۆحسۆک و شیرین بینەر سەبارەت بۆ بابەتە ڕێبین. منیش بابەتەکە تیشکە خەمە سەری ئاڕاستەکەم بۆ دوولایەن لە نێوان ترس و خۆشەویستیدا بڕێکمان هەیە ئەوەندە خۆشەویستیمان بۆ ئەو ئاژەڵە بێلانانە هەیە، چ سەگ بێت چ پشیلە بێ، هەوڵە دەین بۆکو خێزانێکی خۆمان لەبەر دەرگاکی خۆماندا خۆڕاکی بۆ دانین و بە خێویکن بە پێچانەشەوە هەندێکیمان هەیە ئەوەندە لێ ترسین ئەگەر هاوڕێگەیەکمان لەگەڵا نەبێت بەڕاستی لە هەندێک کاتە بۆ نمونە شەوانە بەیانیانە ناوێرین بچینە دەرەوە. باشە هەر خۆی ئەمە دیاردەیەکی زۆر ئاسایە لە هەموو وڵاتانی ئەوروپادا سەگی بێلانە هەیە، ئەسڵەن ئاژەڵی بێلانە هەیە. باشە بنەبڕکردنی ئەم دیاردەیە زۆر پێم وایە دژوار و قورسە. شەپۆلێکە ئەبێ بە توندی ڕوبەڕووی ببیتەوە، بەڵام هەرگیز ئەم شەپۆلە کۆتایی پێنایە و بنەبڕ ناکرێت، چونکە ئەم ئاژەڵانە زاوزەیەکەن بەردەوام لە زیادبوونان. بەڵام کۆمەڵە ڕێگە چارە خۆشبەختانە گیراوەتە بەر چ لەلایەنە پەیوەندیدارەکانە و لەلایەن حکوومەتەوە شەڵتەرێکیان بۆ دروست کراوە، کۆ دەکرێنەوە. بەڵام ئایا پرسی کۆکردنەوەکەی چۆن دەکرێت؟ میکانیزمی چارەسەرکردنی کەمکردنەوەی ژماری سەگە بێلانەکان دەبێ بپرسین چۆن دەکرێت. هاوکات بابەتێکی تر هەیە ڕێبین لە نێوانی نەزۆکردن و کوشتنیاندان، جا نازانم کامە باشترین ڕێگە چارەیە. مشتومڕێکی زۆر هەیە لە نێوان ئەو دوانەدا. ساڵانی پێشوو دەمبینی ئەوە زۆر مرۆڤانە نییە بەڕاستی بە ساچمە سەگەکانیان ئەکوشت. لە شارەکانی خواروی عێراق بەڕاستی چەند ڕۆژێ ڕابردووەمان بینی کە نەم چەند ڕۆژێ ڕابردووەش ئەستان ساڵێ بەر لە ئێستا بەردەوام کە ئەویان ئەنجامەدا کە بەو چەکی تاپڕە لیانندا و ئەیانیان کوشت. بابەتەکە بەڕاستی وە گوتم دوولایەنەیە. ئێمە با سەرەتا لە لایەنی هەست و سۆزەکەی و باسیکەین کە ئەو ژینگەیەکە ئێمە تیاین، ئەم زەویەیەکە ئێمە تیاین بەڕاستی تەنها مڵکی مرۆڤ نییە. هاوسەنگیەکەیە لەسەر ئەم زەویە کە هەر بوونەوەرێک لەسەر ئەم زەویە هۆکارێکی هەیە، ئەرکێکی هەیە کە تایەتی با لە ناوبردننی هەر یەکێک لەم بوونەوەرانە هاوسەنگەکە تێکەچێت. ئێمە کاتێک کە ئەمانەوێ ئەو ژینگەی خۆمان فراوانتر بکەین و هەرچی سەگی بێلانەیە لە ناوی ببین، دەی دڵنیە بە کۆمەڵێک شتی تر دێتە پێشەوە. باشە ئەمە چارەسەر نییە بەوەی کە تۆ بڕۆی هەرچی سەگی بێلانە هەیە وەکو بینیمان لە هەندێک شوێن لە ناوی بن و بیکوژن و هەرێک لەو بابەتانە. لە لایەکی ترش ئەبینین کە وەگوتم بابەتەکە ئەوەیە کە سەگی بێلانە بەڕاستی زۆر جاهێر شکرۆتە سەر مناڵان گەورە بچوو کە ژیانی خەڵکی هەراسان کردووە. لە ناوەڕاست ئەم دوو بابەتەیە بەڕاستی چارەسەرێکی گونجاو هەیە کە چارەسەرەکەش زۆر زۆرە، هەرچەنە کاتی زۆرەوێ بەڕاستی و وەکو شیرین باشکرد قورسشە. بەڵام ئێمە ئەزمونمانێ، ئەزمموی وڵاتانی تر هەیە کە چۆن توانیوانە هەرێک لەو بابەتانە جێبەجێ بکەین. هەر نەکرێ توانین بڕۆین ئەزمموی وڵاتێکی تر بێنین لێرە جێبەجێ بکەین. کردنەوەی شەڵتەرێک بۆ خۆی کۆکردنەوەی لە شوێنێک ئەمە تا ڕادەیە کارێکی باشە. بە زۆر شیرین ئاماژەی پێدا ئایا لەناو ئەو شەڵتەرە ئەتوانن کە ئەو ژینگەیان بۆ بڕەخسێک کە بتوان وەکو ژینگەی دەرەوە بێ و گوتمان ئەوانش کە ئەوانش شوێنیانەیە لەم کۆمەڵگایە، ئەوانش کە ئەم خاکە خاکی ئەوانشە. ینی بە دەرکردنی هەرێک لەوانە بەڕاستی تۆزێک ئەرکەکە زەحمەتە. جا ئەوە کافکا لە شوێنێک گوتەیەکی هەیە ئەڵێ ئاژەڵەکان هەمیشە وەکو ئەو مرۆڤانە دێنە بەرچاو کە ئەها مرۆڤێکن کە لە خواری کۆمەڵگاون کە بەردەوام غەدریان لێکرێ، وەکو ئەوانە دێنە بەرچاو. و زۆر جارش هەیە کە بەڕاستی زۆر ئاژەڵەیە کە لە ناوە زۆر مرۆڤانەترە لە مرۆڤێکی ئاسایی و زۆر مرۆڤشەیە لە ناوە زۆر ئاژەڵانەترە لە ئاژەڵێکی ئاسایی. جا ئەم بابەتانە بەڕاستی
زۆر پرس و بابەتی تری لێکەوێتەوە ئەمڕۆکە بە خۆشحاڵیەوە میوانێک لێرە میوانە کە کاوە کەریم لێرە میوانە کە سەرۆکی لیژنەی سەگی بێلانەیە ئەو لیژنانەی کە بەدواداچوون بۆ سەگی بێلاناکەن ئەو لیژنەی کە چارەسەر بەڕاستی لای ئەوانە هەموو خەڵک چاوی لەوانە ئەمڕۆ کاکاوە لێرە میوانە کۆمەڵە پرسوبابەتی لەگەڵەکەینەوە بەڕاستی ئەمانەوێتش زۆر بە شێوەیەکی واقعی بۆمان باز بکاش ناڵێن بە شێوەیەکی ڕاست چکە هەمیشە هەر ڕاستە بەڕاستی بەڵام ئەمانێت تۆزە واقعیانە قسە بکەین باشە ئێستا لەوانەیە خێزانێک سێری ئێمە بکە لە ماڵەوە مناڵەکەی نوێرێ بچێتە دەرەوە لە بەرەوەی کۆمەڵ ڕەوێ سەگ لە پێش دەرگایانە باشە لە هەمان کاتا لەوانێ هەر ئەو خێزانە خۆی خواردن بدات بە سەگەکانە ها شتەکە و گوتم دوولایانەیە بزانین چارەسەری گونجاو چییە کاکاوە ئێوارە باش خێراتی سپاسانەکەم چاو پێکەوتنا زۆر زۆر خۆشحاڵم کاکاوە حەزەکەی لە سەرەتایە ئەمانێت تۆزە خۆت بناسێنی کە ئێوە لە کوێ کارەکەن و ئەو لیژنەی کە ئەو لیژنەیە چۆنە بەڵێ کاوە کەریم ڕئیسی لیژنەی کلاب سایبی لە قایم مقامی کەرکووکم من باشە دەوری من ئەوەیە متابعەکەم متابعی ئیشراف و مەسئولم لەسەر شەڵتەرەکە دەورێکی کەشمەیە حملەکە بەدەست بنە حملەکە بۆ کوێ بڕوە هەموو ڕۆژێ بەرنامجێکمان هەیە مەجموعەیە شەکاویمان هەیە ئەوانی کە واشکاتیان کردووە وەکو چۆنە ئەیکەمە قایمەیەک لای خۆم تەزیلەکەم ئەیدەمە دەست ئەو جەماعەتی حملەکە دەرەچن بە گوێرەی ئەو شەکاوانە ئیشی لەسەر ئەوواکەن هەموو ڕۆژەکە هەمانە ئەو شەکاوێنە زۆر باشە کاکاوە با لەو پرسیارەوە دەست پێ بکەین بەڕاستی دیاردەی سەگی بێلانە لە هەموو ناوچە و شارەکانی هەرێمی کوردستان ڕۆژانە ڕوو لە زیادبوونە چارەسەری بنەڕەتی بۆ ئەم دیاردەیە چییە؟ والله خۆی ئەمە دوو ڕێینە لەسەری پێش لە 2003 لە 2003 ڕێک یعنی کاتی خۆی کە حکوومەتی عێراقی قەرارێکی دەرکردبوو بە کوشتنی ئەو سەگانە یعنی هیچ قەرارێکمان نەبوو تەنیا ئەوە نەبێ ئیشمان لەسەر ئەوە کرد هەموو محافەزەکانە ئیشیان لەسەر ئەوە کرد حتا کەرکووکش تاکو 2024 بدایەتی 24 منەظەمات ئەمەی کەوا ئاژڵ دۆستون و هاتنە سەرخەت وتیان کاکە ئەمیشە نابێ بکرێ ئەو بوو محافظ کاکڕێ بوار دانیشتین لێکە لە ئیجتیماعەکانە بۆ باسمان کرد وتمان چی بکەین باشە تیان کاکە ڕای وەستێنە نابێ بەکوشتن ئێمەش حەزمان کرد ئێمە هەر لە 23ەوە هەوڵشماندا خۆمان داوامان کرد موافقاتمان وەرگرت شەڵتەرێکمان دروست کرد شەڵتەرەکەشمان دروست کردووە جێگەکەشی لای لەیلانەوەیە لە قەری دێی ترجێلی پێڵێن لە نهایەتی ترجێل بە 5 دۆنم 5 دۆن بە پانتایەکەی باشە چۆن بەڕێوە دەبرێ شەڵتەرەکە بەڵێ ئەمە شەڵتەرە چۆن بڕێوە بڕێ ئێمە کە ڕۆژانە مجموعەیەک کە دەرەچین ئەو حملەکەمان هەیە کە دەرەچین مجموعەیەک لەو سەگانی ناو شارەکە ئەیباتە بۆ ئەو شوێنە ئێمە لەوێ کادرمان هەیە حرسمان هەیە عملەمان هەیە وەریەگرن لە ئێمە ئەوان ئەیبەنە ڕێوە زۆر باش کاکەواتە ئێمە شەڵتەرێکمان هەیە لە شاری کەرکووک بەڵێ شوێنەکەی وتت دوازەم کەوتە لای لەیلان لای لەیلانەوە دێی ترجێل هەیە نهایەتی دێی ترجێل ئەو شەڵتەرە پانتایەکەی چێنێکە ئایا باشی ئەواکە کە هەموو سەگەکان بنە ئەوێ تۆزێ باسی ئەو شەڵتەرشمان بەڕاستی من شیرین تۆزە من ئێستا بزانم بەڕاستی شەڵتەرێکەیە ڕاستە خەڵکی ئاگای لێ نەبوو خەڵکی تا لەم ئەم وەزعی دینی ئەم جاکە ئاگای لێ بوو خەڵکی ئاگای لێ نەبوو وتم لە 23 دروست کرا ئەو کاتە زەختێکی وا لەسەرمان نەبوو یعنی ئەوەندە سەگ نەبوو بێلانەکەەوە تەسیر بکات لە شارەکە یعنی تاکو 23 هەر هەمووی مجموعەیەکمان هەبوو بردمان لەوێدامان نبوو کەس ئاگای لێ نەبوو دەوری 300 بۆ 350 دانەبوو هەموو ڕۆژێکش خواردنمان بوانەنەیە ئیشەکەمان زۆر زۆر بەڕێکوپێکی ڕۆشتەڕێەوە تاکو 24 کە وەکو وتم کە وەستانی بەس ئەو کاتەی لە 23 دوو تەریقەمانە بوو مجموعەیەکمان ئەبرد بۆ شەڵتەرەکە دامانەنا مجموعەیەکش کە نەخۆش بووایە یا درندە بووایە ئەمان کرد تەسبێمانە کرد نەمانە هێشتن بە قەراری حکوومەت ئەم قەرارە حکوومەتەوە دەرچوە قەرارێکمانەیە صحة حیوانی پێنێن سیولو لمكافحة الكلاب السائبة ئەمە ئیشێکی لای حکوومەت لای ئێمە نییە بەدانانی شەڵتەرەکە ئێمە حەزمان نەکرد ئەو ئیشە بکەین ئیشێکی یعنی کوشندەیە و خۆش نییە هەستا لەگەڵ وەکو وتم بەدانیشتنمان لەگەڵ محافظی کەرکووک لە بدایەتی 24 ئەو وەستا کە وەستانمان ئەم چیمان کرد ئەمان برد هەموویمانەی تر ئەبرد بۆ شەڵتەرەکە باشە ئێستا ئەو شەڵتەرە
ڕێژەی چەندێک سەگی بێلانەی تیا بە نزیکەی ئەمە شەڵتەرە لە 24 مانگی یەکەوە زۆر طبیعی بوو تا مانگی 8 باشە زۆر طبیعی ئەڕۆشت خواردن هەموو شتێکی طبیعی بوو لە مانگی 8 یعنی عددێکی زۆر پیا بوو لە سەگی بێلانە نەمانە زایری کۆ دێت سەیتەرەمان نەکردە سەری کە سەیتەرەمان نەکردە سەری ڕۆژی وا هەبوو 25 مان ئەدات عددەکەی زۆر بوو لە شەڵتەرەکە ئێمە خواردنمان هەبوو خواردنەکەمان دانابوو ڕۆژی بۆ 350 بۆ 350 سەگی بێلانە مەزدەرەیەکمان هەبوو لە تازە هەموو ڕۆژە سیارەکەمان دەرەچوو ئەیبر بۆیان کە عددەکەی زۆر بوو ئەو خواردنە بەشی ناکرد یعنی عدد ئێمە یەک مەزدەرەیەکمان هەیە ئەتیباتمان کردوتە سەری خواردن بەش ناکات من بەشی ئەمتوانی 350 دابین کەم بەڵام نەمەتوانی 1000 دابین کەم لە مانگی هەشتەوە تا ئەم نهایەتی مانگی 12 وای لێ هات بوو بە 1200 1400 خواردن لەکوێ من دەبریکەم ئەوە یەکێک لە مشکلە ئەساسیەکان بوو ئێستا پێم بڵێ ئێستا لە ناو شەڵتەرەکەت چەندێک سەگی لێ بۆ ئێستا کە ئاخر ئەحسایە لەوانەیە 800 بۆ 900 هەبێت باشە 800 سەگی بێلانە لە ناو شەڵتەرەکە هەیە ئێوە ڕێژەی چەندێک خواردن ڕۆژانە بەناوێ وەڵی من نەکردەوە بە سەراحەت پێت بڵێم من مەزەرەیەکم هەیە لە تازە سایقێکیان داوە پێم لە بەلەدیە مەسئولە لەسەر ئەوە تەلەفۆنێکی بۆکەم تەلەفۆنێکەکەم بۆ ئەم مەزەرەکە ئەلێم کاکە خواردنتان هەیە ڕۆژی وا هەیە لێ نییە دووەم ڕۆژە لێ نییە حەسەب ئیمکانێت سێم ڕۆژە لێ نییە هەڵەسم پشێکم تەلەفۆنەکەم بۆ خۆبەخشەکان بۆ متەتەوعەکان زۆر هەمووشیان ئافرەتن یعنی ئەوە ئیسیفەتێکی زۆر ئێستا ئێمە نزیکەی 1000 سەگمان کردوتە ناو شەڵتەرەکەەوە و خواردنشمان نییە بیدایان دەینێ ئەمە بەڕاستی چۆنە بەیانی شتێکە جەنابی بۆ منە پارێزگار ئاگەی لێ بۆ منە ئەمانە بەسەری خۆتان تا و تۆ کتابتان کردووە اینجا کە تەلەفۆنەکەم بۆ متەتەوعەکان هەڵەسن ئەوان بە کڕینی خواردن لە مەطعەمەکان ئەوانی ڕێگەی بەغا کەەوە خۆیان ئیتیفاقیان لەگەڵ کردووە بە سارێکی مناسب بەیان دەنێ سیارەش لە خۆیان یعنی هەم خواردن لە خۆیان هەم سیارەش لە خۆیان ئەیبەن ئەوەی کە من ناتوانم دابینی بکەم ئەوان دابینیەکەن کە بوو بە 1200 بوو بە 1000 هاواريان لێستاوتی کاکە وڵای ناتوانێ بەش دابینیکەین فریامەکەون کاکەوە پلانتان چییە بۆی کە خواردنیان دابینکەن لەگەڵ ئەوەشە ئێمە زانین وردە ڕێژەکە زۆرە بێتەوە چونکە بەڕاستی کە بەناو شارە ڕاگوزەرکەی لە دوای ساعت 12 بینی یەک کۆمەڵ سەگ لە هەر سوچێکە کۆبوونێتەوە پلانتان چییە بۆ چارەسەرکردنیان زۆر چاکە ئێمە لەگەڵ قای مەقامیە و لەگەڵ لیژنەکەی خۆمانە هەموو دانیشتووی باسی مۆزوعمان کرد ئەوە بوو دوێنێکە ئیجتیماعێکمان کرد لەگەر مەحافزەی کەرکووکە بۆ ئەم مۆزوعە و لەگەر لیجنەیەکی کەشمان هەیە سەگی بێلانە لە محافظە لەگەڵ منەظەمات لەگەڵ خۆبەخشەکان لەگەر بەلەدیە لەگەر بەیتەرا سەحا هەمومان دانیشتبووین ئەم مۆزوعەمان باس کرد من یەکەم مشکلم ئەوە بووتمە بێ ئەم خواردنە چۆن دابین بکەین خواردنەکەم بۆ دابینکەن من مەزدەرێکم هەیە شتێکی کەم بەدیلم بۆ بێن ئەو پارێزگای کەرکووک وتی دوو شەریکەی هینمان هەیە بەلەدیەمان هەیە کە کارەکەن لە کەرکووک وتی ئەبێ شەوان دەرچن ئەو خواردنانە پاشماوەنی مەطعەمەکان کۆکەنەوە بیبەن بۆ شەڵتەرەکە ئەوە یەکێک لە نقطەکان زۆر استفادەمان لێ کرد سەراحەتەن ئەمە لە دوێنێکەوە ئینشاءڵڵا دەستی پێکەن بەو مۆزوعە زۆر باش یە خاڵێکی تر هەیە زۆر گرنگە بەڕاستی هەمیشە ئەوانەی کە خۆبەخشن لەو بوارەیە کە ئەزمونێکیان لەگەڵ ئەو بوارەیە ئامۆژگاریمانەکەن شین سەبارەت بۆی کە هەر خێزانێکە لە ماڵەوەیە باشە سێکە سەگێک بە بچووکیەوە کە تۆ ڕۆژانە خواردنەکە بیتە پێش دەرگادایەنەی بۆی ئەم سەگا فێری ئەوە بێ کە بەردەوام لای ماڵەکەی تۆ بێ کاتێک کە بچووکە کاتێک کە گەورەش بوو کە گەورە بوو ئیتر تۆ بۆ نایڵی مناڵەکان چێ دەدەوێت چکە هەستەکەی سەگەکان گەورە بوونە دەی ئەم سەگەش خۆی ژینگەکەی وایە ینی فێر بۆ خۆی لە شوێنێکی تر خواردن پەیداکە کاتێک کە تۆ فێرێکی هەموو ڕۆژ لە پێش دەرگاکە خواردنی بۆ دانێ ئیتر فێرە بێ هەموو ڕۆژ دێتەوە ئێرە بۆیە ئامۆژگارێکە ئەوەیە کە خواردن لە پێش دەرگاکانتان بۆ سەگەکان دامەنن هەر خواردنێکتانەیە ئەتانەوێت ئەو خێرە بکەن ئەو حاڵەتە ئینسانیە و مرۆڤ دۆستی و ئاژەڵ دۆستی لە ناختان پەیڕۆ بکەن بڕۆن شوێنێک لە دەرەوەی شار بێ قەراغ شار بێ هەرێک لەوانە بێ خواردنەکە لەوێ دابنن کە ئەمە بەڕاستی وەک چارەسەرێکی گونجاو دادرێ بەڕاستی ئەو کات ئەشتوانن هاوڕانی شارەوانی لەگەڵ ئەو تیمەیە ڕێککەون کە خۆڵ و خاشاکەکان کۆکەنەوە بڵێن ئەتوانین لێرەوە بە ئەوە بە خێزانەکان بڵێن خواردنەکانیان بخەنە زەرفێکی جیاوە تەسلیمی دەستی ئەوانەکەن پێم وابێ ئەم کردارە ئاسانترە ڕەنگە ئەو سیارەی پێ نەبێت بچێتە دەرەوەی شار لە کەناوەڕەکانی شاربی
دايبنات اقتراحي كهيا يعني بو اواني خلقي شهر والله. مكاتبي عيادات يعني عياداتي بيطريقه ودائنا فروش خواردن دراي فودي فعلا يعني طبعا مساهمك بكن بجداريك بكن يا كيسيك بكرن كيسيك بكرن بو مان بدن كاكا اما تبرع ما كربو محميكا اما بتليفون اكين بو خو بخشكا او اخوان ايبن بو محميكا بو شلتركا يعني اول شيء زور باشترى لو كوا مثلا خواردن فردن دروا صق زياد بيننا وداخل اما كبر ما بو يتر او وسيلة أو شيء ونامنة وكنا وداخلها هي. راستا باشا كاكاوا ساكان تانكو كردوا لشلتركا داتانان بێگومان ئەم سەگانە زاوزێکن لە نێو خۆیاندا باشە پرۆسەی نەزۆکردن ئەنجامەدەن بۆ سەگەکان بۆی زاوزێنەکەن والله ئەزانی چۆنە هەموو یەگەڕێتەوە سەر ئیمکانیەت یعنی ئێستاکە ئێمە سەراحەتەن پێتان دەڵێم سیو لەمان نییە من ساڵێکە ئێستا 24 میزانیە دادراوە چەند داوامان کردووە لە پارێزیای کەرکووک خۆم هەموو مانگێک تەقریرم ڕەفع کردووە بۆی جوابەکەی ئەوەیە کەوا سیو لە نییە بەغدای میزانی دانناوە بەیتەرەش هەمان مشکلەی هەیە ئەلێ کاکە کە من پارێکم بۆ تەخسیس نەکراوە ناتوانم هەستم بەوە لەگەڵ ئەوەشە ئێمە خۆمان هەستاوین قایمش تەقسیری نەکردووە مستەشفەی بەیتەریش هەستاوە لەگەڵمان خۆ بەخشەکان نەوعەممە پارەیان دابین کردووە بۆ چارەسەری ئەمە توانیمان چارەسەری مەجموعەیەکی کەم بکەین لەبەر بێ ئیمکانیەتی لەناو شەڵتەرەکە باقیەکەی ناوەڵە سەیتەرەمان نییە زۆر باشە کاکە ڕۆڵی کەرتی تەندروستی فەرمانگەی تەندروستی کەرکووک چییە لەم بابەتە ئایا هیچ یارمەتی دەرێکەیە لە نێوان پەیوەندی و هەماهەنگێکەیە لە نێوان ئێوە و فەرمانگەی تەندروستی کەرکووک بەڵێ هەیە ئێمە چکە داوای هینەکەین جلی خاصیان هەیە معقەمات هەیە دەستکێش هەیە ئەمانە لە بدایەتی 24 زۆر یارمەتی داین خاصەتەن لەبەرەوەی هەیان بوو کاتی کۆرۆنا زۆر شت هاتبوو مساعدات من تقریبا 10 کارتۆن بۆ 20 کارتۆنم وەرگرتووە ئێستاش مەوجودە و سەرفمان کرد بەس لەم ئاخرە یعنی شتێکی زۆر بەسیتیان داوە پێمان ئیمکانیەتێکی زۆر کەمیان هەیە وەکو کارتۆنە دوو کارتۆنە بۆمان نردووە باشە کاکاوە لەگەڵ هەبوونی ئەم هەموو ڕێژە سەگە لە شەڵتەرەکەدا ئەگەری ئەوەی هەیە کێکیان نەخۆشکەوێ نەخۆشەکە بە زووترین کات بگوێزێتەوە بۆ ئەوانەی کە ڕۆڵی تەندروستی لەم بابەتەیە چۆنە ئایا خێرا دێن بۆ چارەسەرکردن خۆی ئەم سەگی وێلانە تووشی نەخۆشیە بن ئەوە لە سەدا سەگ لە مانگی حوتا توش نەخۆشی پێوترێ ئەسعار لا الكلب مجموعەیەکیان توش بوو شەڵتەرەکەمان داخست حملەمان نەما وتمان بزانە گەنە چ نەتیجەیەک مجموعەیەک لقاحات و دەرزیان هێنا لێیاندان باش بوو الحەمدوللا یعنی مجموعەیەکی کەمیان دوو لە ڕێوە تۆپین باقیەکەی هاتنەوە سەر خۆیان ئەو بوو لە مانگی 8 جارێکی کات دەستمان گرتەوە بە گرتنیان زۆر باشە ڕۆڵی ئێوە کە ڕۆڵی بڵێن قایم قامیەت چییە لەو بابەتەیە ئایا ئێستاش بەردەوامن لە گرتنی سەگەکان و گواستنەوەیان بە شەڵتەرەکان یاخود واستان هێناوە چونکە بەڕاستی ئێستا کۆمنتێک هاتووە ئەڵێ ئێمە لە ستیەکانی هەیە دەوروبەری کەرکووک ئەڵێ لەوێین ئەڵێ سەگێکی زۆر لە ستیەکەی ئێمە هەیە ئەو لیژنانە لە کوێن بۆ هیچ نان بەهانامانە بڵێ بڵێ دەوری قامیە ئێمە مشریفین لەسەر شەڵتەرەکە یعنی ئێمە ئەیبینە ڕێوە متابعة لكيو دي لمحافظة ودي متابعة محافظة إما كل جنيه خاص يعني متابعة إما كتير ما نكردوها كتير ما نكردوها إما بجوريتو أنا يخومان إيش يخومان ما نكردوها من بوتان باس كم حملة كي إما تسير تشنكس بيك هاتوا سيارة كان داو بيم دو عمل مية سيارة كي هش رجالة غاز فولكات لما حتى كان من أقربيته هم روجك ساعات نو أم حملة درجة تا ساعات بينجي إيوارا هم روجك كرسابي كي غاز كان بشناكا سيارة عاطلة بيه دو عمله زور هلاك من لو زيادة من ناطوانم دو عملي كم هبو درتشبون حملي شوان وانا بو صحيح حملي شوان وانا الغاك الدوا لبر اوي بلاماري عمل كان عنده يكي كان بري داربو فمجبور وت ما كاك شوان خطرن ام يشناب يطاين بكين يعني توش بن يعني توشي صدمه يكون يعني الى سرقوا اي باشا من باخلك خوي حكمك من نعلم بدو عمله بسائقك سياريك كيا اي اتوانين ايما ام نسبة زوري صقي بلانا
دوري 2000 من كالم 2000 بتواني سيطرة بكاتا سر سيطرة بكينا سري أم خوان حكم دنك من قسب كم باشا تۆ گرەیەکە ئاراستەی چێیە؟ یعنی چارەسەرەکەت چییە؟ چکە بەڕاستی ئەمە دیاردەیە کە ئێمە کەی کارەساتێکە خۆڵقێ ئەو کات بەڕاستی شیرن قسە لەسەر خۆی هەموو بابەتە. کات لە ئەگەری ڕوودانی کارەساتە، ینی جاری وایە ئێمە لە ترسی ڕاوەدونانی سەگ باوەڕ کە نازانین چۆن ئەچینە مارکێتێکیان دەین بۆ دەوام بانی من خۆمە حاڵەتم بەسەر هاتووە کاکاوە پرسیارەکەی هاوکارم زۆر باش بوو. بالضبط دقيقا داواکاریەکەت گلەیەکانت ئاڕاستەی کێیەکەی؟ والله یەکەم ئەزای سیاسی و لەمان نیوەکوتم باش پێمە هەموو شتێک بەپارە هەلەبێ محافظە لەسەر خەتە تەواوە ڕاستە بەڵام هەم گلێشم لە محافظە ئەبێ حملەیەک ئەبێ جەماعەتێک دروستکە یعنی مەسەلەن کادری خۆی هەبێ مەسەلەن 10 کەس 12 کەس بەم ئیشە 2 سیارە 3 سیارەمان هەبێ هەستن بکۆکردنەوەی ئەو سەگە بێلانە لەناو کۆڵانەکانە ئەمە دووەم نقطەیەکەم باسێکەم سێەم وەکو وتم ئەبێ خواردنم بۆ دابین کە خواردن بۆ ئەو مجموعەی کابێت 1000 بێت 1200 دابینی بکە. زۆر باشە بەڕاستی لێرەوە ئەم بابەتە ئێمە چکە بابەتی سەگی بێلانەیە یەکێک ئەمە وەکو هاندانێک باسەکەین باشە یەکێک لەو چالاکوانە بووە لەو چالاکوانەی کە بەردەوام باسی ئەو بابەتاکە بەڕاستی و زۆر هاوخەمی سەگە بێلانەکانە کۆمەڵاسێکی زۆر بەتوانایە کاگەم نابووقادرە کە بەڕاستی زۆرێک لە ئێمە لە ڕێگای ئەوە فێری ئەو ئاژەڵ دۆستیە بووین فێری ئەو بووین کە چۆن یارمەتی ئاژەڵەکان بدەین بەردەوام بە بۆچوونەکانی بە پۆستی فەیسبووکانی بۆ هەرێک لەو بابەتانەی کە ئێمە هانداوە کە بەڕاستی ئەوانش بەشێکن لە ئێمە بەڕاستی وگوتم بەشێکن لەم کۆمەڵگای ئاستەن فکری ئەم بەرنامەیەمان بە جۆرەکان بەهۆی هاوخەمەکەی ئەو کۆمەڵاسە بەڕێزەوە کاگەم نەبووقادر و پێم خۆش بوو لێرە ناوی بێنم بۆ ئەوەی کە ببێتە هاندانێک بۆ هەرێک لەوانەی کە لەو بوارەیە کاری خۆبەخشەکەن. مامۆستا باسی خۆبەخشەکانمان کرد بەڕاستی ئەمەوێت تۆزە باسی ئەوە بکەیت کە ئەو خۆبەخشانە چۆن هاوکارن لەگەڵ ئێوە بەتایبەت لە شاری کەرکووکش. خۆی ئێمە زۆر یعنی هیلاکن بەڕاستی سەراحەتەن یعنی ئەوان مجموعەیەکیان دەوامیان هەیە دوای دەوامەکانیان مباشرەتەن ئەچنە ئەو شەڵتەرە یارمەتی ئەو سەگانەدن یعنی من لێرەوە دەستخوشیان بۆ نێرم زۆر سپاسیانەکەم یعنی نازانم چۆن تەقدیری ئەو زروفەی ئەوان بکەم پاریان زۆر پارەکانی خۆیان هەمووی سەرفەکەن هاوار بۆ منەکەن ئەنێ کاکاوە کاگاتە 25 ماگەلێ کاکە پارەمان نەما چی بکەین باوەڕکە پێش ئەم حادیسەیە هەمویان قەرزار بوون 200,000 300,000 بە مەطعەمەکان ئەمەوت وەڵی کاکە بەی لە دەستم بێ من بەتانەکەم تەقسیری ناکەم ئیمڕۆ عینە چوومەتەوە محافظە ئیمڕۆکش عینە مشکلێکی کەم هەبوو حتى طلبێکشم من نووسی بۆ محافظ ئیمڕۆکە حتى لەبەر مشکلەیەکمان هەبوو عینەن گەڕاینەوە سەر ئەوە یەکێک عملەکان وتیان کاکە ئیمڕۆکە دەرناچین لەبەرەوەی پارەی خۆمان وەردەگرتووە 250,000 قەرزار بووین وەکە بزانێ بەیانی بشکم هەلێکە دۆزینەوە ئێمە چووکە ناتوانین حملە بۆ سێنین خوانەکە ئیساباتێک شتێک ڕوو بدا ئێمە مەسئولە بینەوە منش گاندم بە محافظ و کاکە من ئیمڕۆکە دەرچوونە منیە نەکو تووشی حاڵەتێک ببێ یەکێک دوایی مەسئولەتێک بکەوێتەوە سەر ئێمە بۆی ئاگادار بێت لە مۆزوعە خۆی لە ئیجتیماع بوو فمن بە تەڵەبێکم نووسی بە تەڵەبەکە بۆ ئێمنات بەڕاستی لە هەر بابەتێکا بینین چالاکوانان و خۆبەخشانی شاری کەرکووک دایمە ڕۆڵ و دەوریانە ئێمە جیا لە بابەتە ئاژەڵ دۆستەکە گەڕێتە بۆی کە ئێمە چەنە مرۆڤانە بیر لەوانەکەینەوە مرۆڤ کاینێکە دەستی بەسەر هەموو زەویا گرتووە ئەکات ئەخوات ئەڕژێت ئەسووتێنێت کاولیەکات قەیچێکا با لە سوچێکی ماڵەکەی خۆمانەوە لەو بڕەمادەی کە ماگانە هەمانە زۆر نا بڕی 10,000 15,000 دانەی لە هەر ماڵێکا 10,000 دەرچێ ئەزانی ئەم بڕە چەنە زۆرەکاتە بۆی ئیتر بەڕاستی ئەو ئاژەڵانە بە برسێتی نەخەون چکە ئەوانیش وەکو ئێمە پێویستیان بە خۆراکە کاکاوە ئێستا من لە ماڵی خۆما دانیشتوم سێری پرۆگرامەکەی تۆ ڕەبینەکەن من غیابم ئەو کێشەیەکمێ لە گەڕەکەی ئێمەدا بڕێکی زۆر سەگی بێلانە هەیە چۆن پەیوەندی بە ئێوە بکەم بەڵێ زۆر باشە ئیستاکە ئێمە ڕقمی منیان داناوە سێ ڕقممان هەیە سێ ڕقمەکە زیاتر لە ڕقمەکەی منە چکە من مەسئولم لەسەر
متابعة مشاكم تلفون بوكر منهم جارفيان توكا كتلفون بو مكان رقم واتساب ما واتسابك بشنا واتسابك بس عنوانك كتاب نسن نقطة دالك اكوان بو نسن يا لوكيشن كريش ما بو نسن بو منيرن باشتري لوكيشنك لكن عنوانك بكتابة شكك من اي نسم لا يخون اوي كوا لوي شيء لسرك انترنت يعني بعزكين فهم لوكيشنك نيرن بويان هم النسينك شان بو نيرن او ان خلصت بميشا اسم موقعك معناه موقعي موقعك مركز قائمة مركز كركوك او شكوانم هم داغرتوها لستا دام قلتوها تقريبا حول لستا داغرتوها بخلك كان كاك متابعي كان عن طريق او لستانه موقع كمان والسيري كان بزان حملك لكيو امروكا مثلا تاي كيو روشتونا لقل اول شو بيش يعني متوكاك كحملك مثلا ديت منطقه ازادي كاتوي ديني لمنطقه ازادي كاك بلي ورا علي رشوا هاي معنا شتيا تو استاك امروكا موقع ازادي دا في دو حفتي كدي صار موقع ازادي مديته كاك حملك لا ازاديه برو كاك بس متابعي كي كل دور بشتا اي دوزيتو بلا كاك ورا بو فلانشن ولا قال معنا درسو زۆر باش ئەو ژمارەی کە ئێستا کەسێک سێری ئێمە بکە ژمارەکەی بێ ژمارەکە چەندەکە لە ڕێگای واتساپ بۆ پێت بڵێ 0 باشە 2 3 3 4 3 4 9 1 5 9 1 5 تا سێکە هەر کەسێک کە پێی وایە کە لە لای ماڵەکەی لە گەڕەکەکەی سەگی بێلانە بێزاری کردووە ئەم لیژنەیە 0 233 49 15 لە ڕێگای واتساپەوە تەنها ناونیشانی گەڕەکەکە بۆ ئەم ژمارەیە نێری هەروە باسی ئەواشەکەی بە کورتەنامەیە کە چەند سەگێکی لێەوە ئەگەر بتوان پارچە ڤیددیۆیەکەش بکەن باشترشە ئەوان لیژنەکان دێن لە ماوەی چەندێکە لیژنەکە دێن لە بەیانی سەعانەوە دەچوە تا پێنج ئێوارە هەموو ڕۆژێک ما عدا ئیمڕۆ نەبێت 0 233 49 15 ئەو ژمارەیە ئەگەر لەسەر شاشەکەش بنووسێت بەڵێ 233 49 15 دەتوانین لە تایتڵی پرۆگرامەکە بۆ هاوڵاتیانی دانین تێبینێکمەیە ئەوەی کەوا واتساب کە عنوانەکەمان بۆ نێرێ مەسەڵەن ئیمڕۆ کە نایەت بێتی بەیانی لە کاکە بۆ نەهاتن کاکە من نەزانی چەندێکم هەیە تا ئێستاگە 250 شەکوام هەیە باشە من حوت قایمم داگرتووە تقریبا گەشتومەتە هەفتە هێشتا تۆ کاکە ئیمڕۆ کە نووسیوتە تۆ چۆن داوا لە منەکەی کاکە بۆ نەهاتن ئەمە موزوعەکەیە يعني من دائما ام قالتيشيان لقلكم لم كاكا سقتن واسانيه وكبت لغازك ليه بكنا انا سيارك وبيبين تو بس سيدي بفيديو رسم كانش داقرم كواتشنا لكن شلون سقا كاقرن يعني هم يبقى فيديو داقرم لا موقعي قاميه يعني دوري الروشيه داقرن روشيه فانساقرن روشيه سيقرن زور لكن قلتني زور زحمته وابا اسانيني والله خلكك يعني او زور باساني داوله منك كاكا بونهاتن كاكا ايش كواني باسانيه داوله يعني طريقه وان شاء الله ابي ملاحظه وي شبكه كوا ايش اما ايش كي زور زحمه لسرمان زقتك زور قورنا عند سرها خاصه لسر عملكان شو وكو اي وكوا لمالون او فقيران لدرون شطرك زور دوره دو ساعات ايضا بو ليلان يك ساعات كان في تا تسليمي كان لوش عين كادرها بتسليمك ولي بقري زۆر باش ئەو ژمارەی کە لەسەر شاشەکەی ئازیزان ئەو ژمارەیە کە ئێواتوانن لە ڕێگای واتساپەوە بینێرن یانی بۆ لە ڕێگای واتساپەوە هەر گلەیەکتانێ سەبارەت بە سەگی بێلانە بینێرن بۆ ئەو ژمارەیە ئەوانش بە نزیکترین کاتە وەکو کاکاوە ژاماشە پێدا هەوڵەدن کە لیژنەکانیان بنێرن و بتوان کە ئەو سەگانە بگرن و بیگوازنەوە شوێنی خۆیان ئەو شەڵتەرەی کە لێرێ وتت لە ڕێگای لەیلانە خۆی بە شێوەیەکی گشتی شوێنی چەند سەگە بێتەوە ئەگاتە نزیکەی 2000 وای ئەگەر بێت و تەنزیم بگرێ 1500 شەگرێ بەچیە تەنزیم نەکراوە پێم وتووە بۆمان چاکە وعدی داکەوە بۆمان چاکە وعدیشی داکەوە گەورەترشی بکاتەوە بەسم پێویست بە گەورەتر ناکەم من خۆمەزانم یعنی 5 ملیۆنمەکە کافیشە بۆ ئێستا حالیان 5 ملیۆنمەکە کافیە ئەگەر بێت و ڕێکوپێکی سەقفی بۆ بکە و ژووریان بۆ بکەن بە ڕێکوپێکی یعنی یەکێ کەستێ بە ئیشراف کا بەسەری یا بدرێ بە مقاولێک یا مستەثمرێک چاکی کاتەوە بۆمان ئەو کاتە سەیترا کاتە سەر هەموو 1500 شەگرێ کاکاوە تۆ لە ناو ئیشەکەی ئەمە پێم بڵێ ئایا بەڕاستی چکە ئێستا کەسێک لەوانەیە سێری ئمە بکا بڵێ ئەم بابەتە زۆر گرنگ نییە تۆ لە ناو ئیشەکەی چەندێکە لە ناو بەڕاستی پێ دوایە ئەمە کێشێکی زۆر گەورەی و پێویستە چارەسەر کرێ گەورەترین کێشەیە لە کەرکووک من ئێستا کەرکووک با پڕ بێ لە معمار
من نتوان شوان بچمە دەرەوە قیمەتی چییە من نتوانم بەیانیان بچم بۆ مزگەوت قیمەتی چییە مناڵەکەت ناتوانێت بە ئازادی بچێت مناڵەکەم ناتوانێت بچێت بۆ مەکتەب قیمەتی چییە با لە ناو جەنەتە دانیشم بەڵام بە پڕەکان نتوانم بڕۆمە دەرەوە قاپێکل بۆ خۆی داخستووە ناوەڵڵا گەورەترین مشکلەی قایم قامێشە سەراحەتەن دوای ئەوە مشکلەی تەجاوزاتمان هەیە زۆر باشە کاکاوە با پرسیارێکی تر بکەم هەر سەبارەت بۆی کە مادام ژمارەکەماندا هەر کەسێک ویستی داوای هاوکاریکە باشە داوای هاوکاریکردنەکە تەنها لە ناوەندی شاری کەرکووک کابێت یان گوندەکانی دەوروبەر و نزیکی شاری کەرکووکیش ئەوانیش دەتوانن داوای هاوکاری بکەن تەنیا ناو شار کەرکووک تەنها لە ناو شاری نیمانە ناتوانین ئەوان خۆیان مدیر ناحیان هەیە ئەتوانن خۆیان ئیجرات وەرگرن زۆر باشە دەی لە دەوروبەری کەرکووک با بخۆیان ئازاد بن یانێ سەگەکان نەتوان لە دەوروبەری کەرکووکش بن بۆ وەڵڵا بەڕاست بن بۆنە لە لای ناوچەی شوان و حەسار و ئەوانە با لەو دەشتە بخۆیان هەر سەگ لەوێ بن ئاسانی لەوێ سەگی گوندی هەیە پاسەوانە لەگەڵ ئەوەی کە ناڕەحەتی دروستەکە و هەموو کەس بێزارەکە زۆر باشە پرسیارێکی تر هەیە گەورەترین ئەو بربەستانەی کە دێنە پێش ئێوە سەبارەت بەم بابەتانە بۆ گرتنی سەگی بێلانە بێ بۆ شەڵتەرەکە ئەو بربەستانە چین داواکاری تۆ چییە بەڕاستی جاری وایە حملەکە ڕۆشتووە سێرەکەی یەکێک لەوێ سەگی بەخێوکورە لەو منتیقەیە نایدێت سەگەکە نادە ساگا لێ نایدەم باوەڕ توش زۆر توشبووینە ئەم هاتووە بەسەریانە ینی سەگەکە بەهی خۆی زانێ بەی خۆی زانێ لە حەدیقەیەکە دایناوە ئەلێ من خواردنیە دەمێ و باشە کاکە ئەمە چی زیانێکی هەیە گەڕەکەکە رازی نین لی گەڕەکە ڕازی ئێستاکە من یەکێک لەوانە وتی سەگەکە هی خۆمە باوەڕکە لە شەڵتەرەکە گەڕانیەوە دراوسەکەی دوای دوو ڕۆژیکە تەلەفۆنی بۆمان کرد وتی کاکە ئەوە تا عزیەتمانەدا کابرا لێ کاکە ئەمە هی خۆمە ماڵیە یعنی ئەمە مۆزوعەکەیە ئەمە یەکێک لە بربەستەکانە کاکاو ئێمە لە بەرنامە ڕۆژین هەوڵە دەین کە لەسەر مابەتە بۆسیم بەڕاستی ئەچکە وەک تۆ ئاماژەت پێدا بابەتێکی گرینگە بە دڵنیاییەوە بابەتی ترمانە بێ و بەرنامەی ترشمانە بێ لەسەر ئەم بابەتە هەوڵە دەین کە ئەگەر بتوانین بینە شەڵتەرەکە ببین بۆی هاوڵاتیانش ببین ئاسانە ئەو شتە زۆر باشە کاکاوە کاتی پرۆگرامەکەمان بەرەو کۆتایە ڕۆدەر چەندان بابەتە زیاتر لە پرۆگرامێک هەڵدەگرێت بەڵام ئەگەر پەیامی بەڕێستان پەیامێکی تایبەتان هەبێ کاتە بەخشین بە بەڕێستان بەڵێ من لە حەزێکمان هەیە ئێمە ئەمانەوە وەکو مسر وەکو تورکیا نظامێک هەیە دەرزیەکی لێ دەین مدەی ساڵێک ئەو سەگە زۆر زۆر تەبیعیە بێ بەس لە ناو شارامێنێتەوە ینی هەر نییە هەر نامێنێ ئەمە بەتەماین ئەمە تەطبیقەکەین ئینشاءالله بەس چاوەڕێی دەرزیەکەین چاوەڕێی مساعداتەکەین چاوەڕێی پاراکەین ئەگەر بێت و وەکو مسەر وەکو تورکیا تەطبیقی بکەین ئیشەکەمان زۆر زۆر بەڕێوەچێ بەس چییە ئەبێ خەڵکەکەش تەقەولی بکە چونکە ئێمە گەورەبوون فراوبوونەوەی شار وای دەکرد ئێمە قسەکانمان وای دەکرد بێتە هار بێ بۆ گیانمان یعنی شار گەورەوە بوو ئەوان ئەسڵەن جاران لە دەرەوەی شار بوون ئێمە شار گەورەوە بوو ئەوەی ئەوانمان وەرگرت ئەوە یەکێکە لە مشکلەکان دووەم مشکلە نەزۆک یعنی ئێستاکە حالێن بڵێن ئەگەر بەیتەرە دەرزی بۆ بێت پێێنن تەطعیم تەرقیم تەلقیح ئەگەر بێت و هەستێ بۆ ئیشا هەر لە ناو شەڵتەرەکە دەرزیەکی لێ ئەدا هەر لەوێ مێنێتەوە ئەو کاتە عینەن هانی وەکوتم هەروەهاش نابێ بە سەر خەڵکە زۆر زۆر بەتەبیعی زۆر باشە زۆر باشە بەڵێ شیرین تۆ فەرموو کاکەم سپاس بۆ هەموو کەس و لایەنانەی ئەفەرم بۆ کارمەندانی کە بۆ هەموو بوێریەوە ڕوبەڕوویەوە ئاژەڵە دەبنەوە لە کۆتاییشدا باەمەوەمان بیر نەچێت دروستە ئەوان ڕەنگە هەندێک جار هەر بن و پەلاماردن بەڵام سەگەکان دۆژمنی مرۆڤ نین زۆریش دۆستی مرۆڤن زۆر باشە وە گوتم لەسەر ئەم بابەتە بەڕاستی ئەوەستین بەرنامەی ترمانە بێ هەوڵە دەین کە بتوانین کە چارەسەری گونجاو بۆ ئەم بابەتە بدۆزینەوە ئیتر ئەوەی لەسەر ئێمە بەڕاستی ئەوەیە کە ڕاستیەکان بخەینە ڕوو و چارەسەرەکانش بخەینە ڕوو ئیتر لایانی پەیوەندیدار بتوانێت هەرێک لەو چارەسەرانە کە بتوانێت پراکتیکی بکەن پێم وایە بەرنامەی ئەمڕۆمان کۆتایی هات تا ڕۆژێکی تر هەر شاد و بەختەوەر بن زۆر سوپاس بۆ کاوە کەریم سەرۆکی لیژنەی سەگی بێلانە لە کەرکووک سپاس بۆ هاتنت زۆر زۆر سپاس